ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برانی بەڕێز شکانی ئازیز بینەران و بیسەران لە هەر شوێنەکەن، سیرکەرانمان لە ڕێی تەلەڤیزیۆن و ڕادیۆکانەوە خۆشحاڵین لە خزمەتانە جارێکی تر لەم شارۆچکە خەنجیلانەیە شاد دەبینەوە. هیوادارین ئینشاءڵڵا خوای گەورە ئەم شەوانەمان بە شەوانی قەدر بۆ حسێ بکە، مانەوەمان بە ئەجر و پاداشت و عیبادەت بۆ فەراهەم کە، هەموو هەنگاوێکمان هەموو گەڕانەوەیەکمان بە ئەجر و پاداشت بە هەڵوەرینی تاوان بە بەرزبوونەوەی پلە بۆمان هەژمار بکە. خۆشەویستان و ئازیزانم، لەم ڕەمەزانەیە زنجیرەیەک وتارمان دەست پێ کردووە لەسەر نوێژ. لە هەموو سەرانسەری کوردستانە ئەم ساڵ کۆڕی ئێمە بریوتی بووە لە نوێژ، لەبەر گرنگی و لەبەر ئەهەمیەتی نوێژ. دیارە هەرێکە ئێستا لە پسری خۆی پرسیارە کاڵێ مامۆستا ئەم هەموو ڕێگەیەت بڕیەوە بۆی کە باسی نوێژمان بۆ بکەی، مناڵ لای ئێمە نوێژ ئەزانێ، تۆ ئەزانی بۆ خۆ هەرخۆ نوێژ ئەزانی، هەرخۆت ئەزانی نوێژ چییە، هەرخۆت واتای نوێژ تێگەی. حەزمانە کرد مۆزوعێکی عیلمی و مۆبەتێکی سەردەمیانەترمان بۆ باس بکەی، بەتایبەتی لەم ڕۆژگارەیە. خۆشەویستەکانم، دیارە بابەتی نوێژ نەک مناڵ، نەک گەورە، نەک عالم، نەک نەزان، ئینسان لە هەموو سەردەم و لە هەموو کاتێکا پێویستی پێیەتی. هیچ کەسێ ناتوانێت ئیستیغنا لەم فەریزەیە بکا لە بەرگرنگی. نوێژ ئەو فاریقەیە، ئەو سنوورەیە کە ئێمە لە کافرجی ئاکاتەوە. نوێژ ئەو دەرەجەیە، ئەو عەهدەیە کە خوای گەورە لە بینی خۆی و عەبدەکەیە دایناوە. هەر کەسێ ئەو عەهدە بەرێتە سەر، خوای گەورە عەهدەکەی بۆ باتە سەر. هەر کەسێک عەهدەکەش نەباتە سەر، هیچ وعدێکی نییە لای پەروەردگاری. لە دەرس ئەمڕۆیە پەروەردگارمان یارمەتیمان بە باسێکی جوڵەکانی نوێژەکەین، باسێکی حەرەکاتەکانی نوێژەکەین، چونکە ئێمە لە قەڵاتزێ باسێکی پاک و تەمیزی و دەستنوێژمان کرد بە شێوەیەکی عیلمی. لە چەند چەماڵ باسی وەئەقیمی الصەلاتە لذیکری، لە کەلار باسی گەشتی ڕۆحمان کرد لە نوێژە. سبەینە لە هەڵەبجە ئینشاءڵڵا باسی تەحیات دەکەین لە نوێژە. ئەمڕۆ باسی جوڵەکانی نوێژەکەین. بزانین خوای گەورە بۆچی جوڵەی لە نوێژە داناوە. ئێمە نوێژ لە کاتێکا دەسەینە نوێژ و نوێژەکەین، لەو پەڕی ماندووبوونین، لەو پەڕی عەزیەتین، لەو پەڕی شەونەخوونیین. شەوان ناخەوین، خۆمان ئیسراحەت کەین و پاڵ دێنەوە، بەیانی هەڵەسین هەستە نوێژ بکە. دوور کات پێشتر، دوور کاتی فەرس، هەستە بە پێوە. دەستنوێژە گرتووە بڵێ، حازری بڵێ، جلکە لەبەرە بڵێ، ئامادەی بۆ نوێژ چی بۆ مزگەوت بڵێ، چی بە جەماعەت بوەستی بڵێ، سەیتەرەکانی نوێژت تێپەڕان بڵێ، ئێستاکەنە هاتی تەڕیزی موسڵمانانە وەستای بڵێ، ڤیزە و جەواز و هەموو شتێکە حازر کرد بڵێ، ئیعلانی خوای گەورە جوابایەوە کە هاتی بۆ نوێژ بڵێ. من حەزەکەم بە دانیشتن و نوێژ بکەم، من حەز ناکەم ئەم هەموو جوم و جوڵە هەستە و دانیشە و ڕکوع و سجود و تەحیات و وەرە و بەر و حەزەکەم دانیشم و ئاوا بە ئیسراحەت. من قسە لەگەڵ خوایە ناکەم، من قەول نییە لەگەڵ خوای گەورەیە بدوێم. دێ من حەزەکەم ئاوا دانیشم لەگەڵ خوای خۆما بڵێم الحەمدولله رب العالمین الرحمن الرحیم. دوای هەر پێڵێم بڵێم سبحان ربی الأعلى سبحان ربی العظیم. دوای هەر پێڵێم سمع الله لمن حمید. دوای لە ئەخیری شاڵم التحیات لله. چی لە واقعە گۆڕێ؟ بۆ ئەبێ بەرز بمەوە، بۆ ئەبێ دابەزم، بۆ ئەبێ ڕکوع بەرم، بۆ ئەبێ 8 حەرەکە لە یەک ڕکاتا بکەم. ئینسان کە نوێژەکە 8 حەرەکە ئەکا لە نوێژە. ئەگەر دیقەتتان نابێت بە پێوە ئەوەستێ
ئەچێتە ڕکوع بەرزە بێتەوە، ئەچێتە سجود بەرزە بێتەوە، ئەچێتە سجود دوای هەڵەسێتەوە، دوای هەڵەسێتە سەر پێ، یاخود لە تەحیاتە دانیشێ، ئاخرش سەلامەیاتەوە. هەموو ئەم شتانە کە دانراون خۆشەویستەکانم خی گەورە بۆ حکمتێ دایناوە. ئێمە حەزمانە کرد وەکو سەقیف ئەڵێن ئاهاتن لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، وتیان ئەی محەممەد ئێمە نوێژەکەین، بەڵام ئەم کڕنۆژ بردنە نیشانەی زەلیلیە، نیشانەی ملکەچیە، نیشانەی زیلەتە. ئێمە پێمان قبوڵ نییە نوێژ بکەین، ئێمە حەز ناکەین سەردانەوێنین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی لا خەیرە فی دین لەیسە فیها ڕکوع. نوێژێک دینێ خێریتیان نییە کە ڕکوعی تیانە بێ، واتە دین بەبێ ڕکوع نابێ، بەبێ کڕنۆژ بردن نابێ، بەبێ چەمانەوە نابێ، بەبێ نزمبوونەوە نابێ. ئەو سەرە کە بەرزترین ئەندامی لەشەو خی گەورە پێی بەخشیویت 1 تریلیۆن خانەی تایە، 1 تریلیۆن خانە دەمار لە ئینسانە هەیە. ئەمەیە ئەندامەکانی ئینسان هەڵەسوڕێنێ، ئەمەیە پێڵێ بجوڵێ، هەستە، دانیشە، بۆستە. ئەم تریلیۆن خانەیە نووساوە بە ماسوولکەکانەوە، ماسوولەکانی لاشە هەڵەسوڕێنن، 640 دانە ماسوولکە ئەجوڵێنن کە بەستراوە بە 206 ئێسکەوە، بە 360 جومگەوە. سبحان الله. هەموو ئەمانە تۆ ئەجوڵێنێ پێتە لە ئاراستە بکە. ئەم دەمارە کە لەسەرەوە دێتە خوارەوە بە بڕپڕی پشتا، بە موتورکایەتە خوارەوە پێتەڵێ دەست بجوڵێ، قاج بجوڵێ، جومگە بجوڵێ، پشت بجوڵێ، کڕنۆژ بەرە، هەستە، دانیشە. 1 دەمار لەم دەمارانە وەکو ئەو چێبڵی کارەباییە وایە، لە ئیش کەوت هەموو ئەرز و ئاسمان بەبێ خوا نایخاتەوە ئیش. 1 تریلیۆن خانە، 1 دانت لەدەست چوو، 1 خانەت بۆ دروست نابێتەوە. هەرچی مەعاملی دنیای دروست بێتەوە ناتوانێت خانەیە بۆ تۆ دروستکە. بۆیە کە سوژدە ئەبەیت ئەڵێی سبحانە ڕەبی الأعلى وبحەمده. بۆیە کە دەستەکەی بە نوێژ ئەڵێی الحەمد لله رب العالمین، سوپاس بۆ خوای عالەمیان. کەواتە جوڵە لە نوێژا گرنگە. بڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ الصلاة 3 أثلاث. نوێژ 3 بەشە، نوێژ 3 بەشە. مامۆستا پێتەڵێ کوڕم منهەجی ئەم ساڵی 6مان 3 کتێبە، 3 بەرگە. تەسەورەکەی چی بێ؟ ئەگەر نوێژ 3 بەش بێ تەسەورەکەی چی و چی بێ؟ ئادی برام یەکەم 3 بەشە نوێژ. یەکەمیان چییە؟ بارەکە الله فیک، دەست نوێژە. یەکەم وضوءە، دووەم ڕکوعە، بارەکە الله فیکم، ماشەڵڵا هاتوومە تەناو خەڵکێکی زیرەکەوە. 3ەم سجود. نوێژ 3 بەشە، 3 بەشی سەرەکیە: دەست نوێژ و پاک و تەمیزی، خاوێنی، تەهارەت، ڕکوع، سجود، فول ستۆپ. یعنی مامۆستا فاتحای تیان نەبوو، ئەی تەحیاتێکی تیان نەبوو. پێغەمبەری خوا فەرمێ لا صلاة لمن لم يقرأ بفاتحة الكتاب. نوێژ بۆ ئەو کەسە نییە کە فاتحا نەخوێنێ. نەخێوانیە. نعوذ بالله ئەگە بە قسەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بڵین وانیە. مەبەستم لەم فەهمەی ئێمە وانیە بەرامبەر بە نوێژ. ئەگەر بی بۆ لای ئیمامێک و ئیمامەکە بچێتە ڕکوع بڵێ الله ئەکبەر لە ڕکوعا بێ، فریای تەحیات نەکەوی، لەگەڵ ئیماما بچیتە ڕکوع، هیچ ئاەتێکی قورئان نەخوێنی، ڕکاتەکە بۆ نووسراوەیان نا، حسێبیان حسێب نییە، فاتحاشە نەخوێن. من أدرك ركعة من الصلاة فقد أدرك الصلاة. أي قفران ركعة كان وقتي ما وصلتي سمع الله لمن حمده أو ركعة روي عن روي كواتا كان من قريب تربو ركوع كم مهم بو أقاتا لي بيخوش يستكم. ركوع مهمة لنيوجا، ركوع يكيك الأركان كان ينيش بلان بداخل ما أقاما لينية شون ركوع بين، شون خلصين، شون داعنيشين، شون عبادتكين، شون قساءكين، چی ئەکەین چی ئەڵێین بەداخەوە زۆر بەداخەوە ئاگامان لەم عیبادەتی خۆمان نییە. هەر مناڵێ لە مناڵەکانی ئێوە بانکەم وەرە مناڵە بچکۆرەکە ئەلێر نیا دوو ڕکات نوێژکە، باوەڕم پێ بکە هیچ لە نوێژەکانی ئێمە جا ناکرێتەوە. ئەو مناڵە شەرەکو ئێماڵێ الله ئەکبەر سبحان ربي العظيم سبحان ربي العظيم وبحمده سبحان ربي الأعلى سبحان. هیچ لە نوێژەکانی ئێمە جیاوازی نییە. واتە ئەو مناڵە چەند تێگا لە نوێژ، ئێمەش هەروە حاڵی بووین لە نوێژ، ئێمەش هەر ئەمنەتی ئەگەین لە نوێژ. خۆشەویستەکەم
مع العلم ئەمە نوێژ نییە کە ئێمە ئەیکەین، ئەمە حاڵی بوون نییە لە نوێژ ئێمە ئەیکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ خەڵکێکمان هەیە 60 ساڵ نوێژەکە نوێژێکی قبوڵ نەبووە. الله ئەکبەر. ئەچیتە بەردەستی خوای گەورە، ئەڵێم خوایە گیان من 5 فەرزە لە مزگەوت بووم، غەیری پشتملی ئیمام نەبێ هیچ کەسێکم لێوە دیار نەبوو، پێش نوێژ من لەوێ بووم، یەک تەکبیری ئیحرامم نەفەوتاوە. پێغەمبەری خوا فەرمێ 60 ساڵە نوێژەکە یەک نوێژی لێ قبوڵ نییە. بۆ؟ چکە لە نوێژ حاڵی نەبووە. تێناگا نوێژ یعنی چی؟ تێناگا بۆچی نوێژەکە، تێناگا بۆچی ئەچێتە ڕکوع، تێناگا بۆچی ئەم جوڵانە ئەکا، تێناگا ئەڵێ الحەمدولله رب العالمین ئەڵێ چی؟ خۆشەویستەکەم لەگەڵ یەک کەسا قسە بکە، ئەگەر مێشکت لای نەبێ قسەکەت ئەبڕێ، قسەکە تەواو ناکە. ئەگەر لەگەڵ مناڵێکە قسە بکەیت بزانێ خەیاڵە لای ئەو نییە، ئەڵێ وەڵا باوە من لەو سایەکەوە قسە بۆ تۆکم بەس تۆ ئاگاو لە من نییە. قسەکە ئەوەستەیە، تاقەتی نییە قسە بۆ بکە. خێزانەکەت کە ئەچیتە ماڵەوە یەک ئەم نەقسی بۆ دانایی بۆ بکە کە قسەکانە گێڕێتەوە، دوای لە وەڵا پیاوەکە تۆ مەشغوڵی. ئەزانی تۆ ئاگاد لە قسەکانی من نییە، ئەزانی تۆ ئاگاد لێ نییە من ئەڵێم چی؟ ئەوەستەیە. من و تۆ لەگەڵ خوای گەورەیە ئەڵێین چی؟ من و تۆ بەرامبەر خاڵقی ئەرز و ئاسمان ئەڵێین چی لەگەڵا باسەکەین؟ ئەزانی خۆشەویستەکانم قەسەم بەخوا ئەرز و ئاسمانەکان ئەو نەگەورن، ئەو نەعەزیمن کە بیرەکەیتەوە لە مەساحەی ئەم ئەرز و ئاسمان و ئەم مەلەکوتەکە خوای گەورە دروستی کردووە. ئەڵێم وەڵڵاهی ئینسان لە قیامەتا خۆی بۆ دەرەکەوێ، ئەبێ ئەو نەبچکۆلە بێ، ئەو نەبچکۆلە بێ، بەقەدەر یەک میکرۆبی بچکۆلە لەژێر میکرۆسکۆپا ببینرێ لە چاو ئەرز و ئاسمانەکانە. من تەسەورەکەم ئەگەر چاوی مەلائیکە بەقووەت نەبێ سەیری ئینسانەکە ئەبێ لەژێر مایکرۆسکۆپا سەیری ئینسانکە. ئەو مەریخەی کە ئێمە پێی ناگەین، ئەم ئەرستێرانەی کە ئێمە دەستمان پێیان ناگا غیری مانگ نەبێ. خوای گەورە خەڵقندەیەکی هەیە، مەلایکەتانێکی هەیە، چۆن ئێمە لە جۆگە ئەپەڕینەوە قاچە خەینە سەر بەرد، ئاوا قاچە خەنە سەر زەوی و سەر مەریخ و سەر مشتری و سەر پلۆتۆ ئاوا ئەپەڕنەوە ئەگەر پێویستیان پێی بێ. سبحان الله. خوایەک بەم عەزیمیە من و تۆ لە بەردەستی ئاوەستین. ئیساکەنە کە جەنابتان دانیشتون هەمووتان ئاگاتان لە دەرسەکەیە. ئەگەر یەکێکتان بێمە ئێرە بەڵێم وەرە تۆزی قسە بکە بە ئەو خەڵکە، لەو چ هەموو گیانی بلرسێ، هەموو گیانی هەموو زمانێ بێ بە قسە، نازانێ بڵێ چی، نازانێت چۆن تعبیرکە. بۆ بەرامبەر خەڵکێ، چکە قسەکانی خەڵک هەڵێ سەنگێنن، بەڵام بەرامبەر بەخوا ئێمە ئەڵێین سەمیع الله لمن حەمیدە. خوای گەورە جووی لەو کەسەیە کە سوپاسێکە، کەواتە ئەبێ ئاگامان لێ بێ کە سوپاسێکەین، کەواتە کە قساکەین خوای گەورە ئاگای لێمانە. ئێمە ئاگامان لێ نیە ئەڵێین الحەمدولله رب العالمین الرحمن الرحیم مال. ئاگامان لە نوێژەکانمان نییە، ئاگامان لەم خاڵقە گەورەیە نییە، ئاگامان لەم پەروەردگارە نییە. بۆیە نوێژەکانمان هەروە بە سادەی ئەڕوا، بۆیە دێنێ نوێژ و ئەچینە دەرێ ئەڵێ هیچ بەسەرمانە نەهاتووە، گۆڕانکاریمان بەسەرا نەهاتووە. بزانە خۆشەویستەکەم ئەگەر ئاوامان کرد ئەوە نوێژمان نەکردووە. حسابی خۆ بکە کاتێ نوێژەکەت هەستەکەی قوبوڵە کە لەگەڵ خوای گەورەیە تێکەڵ بی، هەستەکەی چوویتە حوزوری خوای گەورە قسە ئەکەی، گفتوگۆ ئەکەی، بە زمانی قسە لەگەڵ خوای گەورەیەکەی کە خوای گەورە خۆی بۆی داناوی. ئەگەر نوێژ نەبوایە ئەوایە خۆمان شاوشێوەی نوێژمان دابڕشتایە بماوتایە خوایە لە بەردەمی توایە ئەوەستین بڵێن چی بکەین. الله ئەکبەر. کە ئاواو کرد یعنی چی؟ یعنی خوایە ئەمە هەرچی مشکلەیە، هەرچی خەفەتە، هەرچی دنیایە تێم هەڵا خستمە پشتمەوە، ئیهمالم کرد. یەکی قسەیەکی زۆر غەریبە بۆ جێڕێتەوە، باسێکی زۆرە بۆەکە. یعنی چی؟ یعنی منەتم پێی نییە، یعنی جووی لێ ناگرم. کە ئاواو کرد یعنی خوایە مڕم کردە قیبلەکەی تۆ، ئەمە هەموو دنیا تەواو خستمە پشتەوە، هەموو دنیام تەلاقدا، هەموو دنیام ئیهمال کرد، ئێستا ڕوم کردوتە تۆ لە بەردەم قابەکەی تۆیە، ڕوم کردوتە کەعبەکەی تۆ، پشتم کردوتە هەموو دنیا. معقولە خۆشەویستەکەم من و تۆ بەردەوام ئیشەکەین، بەردەوام کاسبیەکەین، ڕەسیدمان دیار نییە، پارەمان دیار نییە، حسابمان دیار نییە، نازانین کە لە نوێژەکە ئەچینە دەرەوە چەندێک لە نوێژەکەمان بۆ نووسراوە، چەندێک هاتوۆتە سەر حسابەکەمان، چەندێک ئیستیفادەمان لە نوێژەکانمان کردووە.
خۆشەویستەکەم ڕکوع کە ئینسان جوڵ ئەکا کە ئینسان ئەجوڵە لە کاتی نوێژە سبحان ربي العظيم سبحان ربي الأعلى بۆچی ئەمانە ئەکا هەتاوەکو هەنگاو لە هەنگاو لە خوا نزیک بێتەوە ئێمە لە نوێژە یەکەم جار خوا ناناسین ئەڵێین الحمد لله رب العالمين یەکەم جار خوامان لێوە دیار نییە بەنەفی بەنەکیرە باسێکین الحمد لله رب العالمين نایناسین هەتا ئەو کاتی ئەو نزیکە بینەوە لەخوا بە عیبادەت و بە سجود و بەم دوعایانەی کە ئەیکەین سەر نزیکەکەینەوە هەتا لە تەحیاتە بتوانین بڵێین التحیات لله سلام لەخوا سڵاو لەخوا ئەبێ ئینسان ئەو نزیک بێتەوە لە کاتی نوێژە لەخوا کە دانیش لە حەزوریە ئەنجا ڕووی ئەوەی هەبێ بڵێ التحیات لله سلام لەخوا ئەمە بەچی ئەم نزیک بوونەوەی ڕوەدا بە نوێژ ئەم نزیک بوونەوەی ڕوەدا لێبەر ئاگاتان لە خۆتان بێ خۆشەویستەکانم نوێژ گەورەیە کابرا دێتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نوێژەکە سلامێکا و نوێژەکە پێغەمبەری خوا سەم چاوی تێبڕیوە پێغەمبەری خوا گوێی لە هیچ نەبوو ئاگاشی لە هیچ نەبوو کابرا دێت نوێژەکەی تاو کردی لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم السلام عليكم ورحمة الله پێغەمبەری خوا فەرمووی وعليك السلام اذهب فصلي فإنك لم تصلي بچۆ نوێژەکە و بکەرەوە چکە تۆ نوێژ نەکرد هەیلەوە من نوێژم کرد هەموو شتەکان کە بۆ نوێژ نووسراوە من کردم بۆچی نوێژم نەکرد کابرا چێتەوە نوێژەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بینی نوێژەکات پێغەمبەری خوا گوێی لە هیچ نییە گوێی لە فاتحە نییە گوێی لە قسە نییە بە سەیری حرەکاتەکانەکە فەرمووی اذهب فصلي فإنك لم تصلي بچۆ نوێژەکە و بکەرەوە چکە تۆ نوێژت نەکرد هەتا وەکو سێ جار پێغەمبەری خوا ئەم کابرایە ئەنێرێتەوە فەرمووی بڕۆ نوێژەکە و بکەوتە نوێژەکە فمن فهو الذي بعثك بالحق لا أجد غيرها والله غيري أما نازانم بيغمبري خاصة فمي أجا نوجد كرت بوسطة حتى تطمئن قائمة حتى وكو أجريك ويستي رسم بقريه بارسمكو جوان بقريه جوان بوسطة شو تركوع جوان لركوع بوسطة برز بيتوا جوان لبرزيا بوسطة بيغمبري خوا أو نلركوع أما يوا كبرز بوا يقول القائل قد نسي أو يسيدي بيغمبري خوايا كنو يشكت أي فرمو سبحان الله يعني شو سبحان الله يعني بيغمبري خوايا بيدي شو يسال ركوع أو برز بوتوا الله سمع الله لمن حمد ربنا ولك الحمد ناجو عليه سبحان الله بخوايا بيغمبري خوايا بيدي شو شتى السجود هروا وسطاوا بو شكو أما أصلي نيجا أو من اللي نيجا بميني توا حتى وكو دل استقرارك حتى وكو دل آرامك يا خوشي يستكمل بويا أجا بسالك تان لي بكم دز لشواهيا بزوري دز چيني دز كومالي دز لشواهن أدي يجيب نا دز لكومالقايا ناو خلق على كردواريا دز لشوهن بزوري لبازار دسن چيتر دزكان لشوهن برام خود يارن ها دزكان لشوهن ما ترسم بيلن باسي ناكم بخوالا قلب الغيانا بواسي ناكم دزكان لشوهن باوكي من دز لشوه يا برام دي ها بە پێخاوسی هاتون بۆ مزگەویان بە پێڵاوتان پێیە پێڵاوتان پێیە پیاوی چابن هەر یەکەتان ئەگای لە پێڵاوەکەی خۆی بێ چکە بۆ خوایە ئەو دزەی لە مزگەوتە هەیە لە هیچ شوێنێکی ترانیە ئینا لیلا و ئینا ئیلەیهی ڕاجعون باوکی من هەر کەسێ پێڵاوی هێناوە لەگەڵ خۆیە نعلی هێناوە هەرچێکی هێناوە کڵاشی پێ ئەگەی لە کڵاشەکانی بێ ئەگەر دزران نەڵێم بۆ تاری مامۆستا چوو بووم چکە ئەو دزەی لە مزگەوتا هەیە لە هیچ شوێنێکی ترانیە مامۆستا و قسەی ئیهانەیە تۆ یکیت بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بئس من يسرق الذي يسرق صلاته خراپترین دزە زانی چێیە ئەوەی نوێژەکەی دزێ الله
تانی پێغەمبەری خوا چۆن نوێژەکەی دزێ فەرمی لا یەتیمو صەلات ڕکوعها ولا سجودها ڕکعەتەکەی و سوجدەکەی تەواو ناکا دزی تەواو ئەمەیە یەکێک لەویانە کە نوێژەکە هەر ئاوا سەریا بە ئەرزا و سەر بەرز دەکاتەوە بڵێ باوکی من پۆستە ئەمە نوێژ نییە تۆیکەی بەڵام پێی بڵێ تۆ دزی یا بەگشتە بڵێ تۆ خراپترینی دزیشی بەڵام محکەمە ناکری ئەمڕۆ نا لە محکەمەی خوایە تۆ محکەمە ئاکری من دزم نەبی نیوە دزی لە خۆی کا لەم گیرفانی بدزێ بیخاتە ئەم گیرفانی من دزم نەبینیوە لە نوێژەکەی خۆی لە خەزنەکەی خۆی دزی بکە من دزم نەبینیوە لە دنیای خۆی بۆ قیامەت دزی بکە ئەمە مینەتیە خۆشەویستەکەم ئەوەی ئینسان ساویلکە بێ دێتە نوێژ مەز نەزان نوێژەکەی چۆنەکە لە جیاتی ئەوەی کە ئەجری دەستکەوێت پێغەمبەری خوا سەڵسەڵام فەرمێ بڵێ خراپترین دز ئەمەیە دوو دەنوکەیا بە ئەرزا و سەر بەرز دەکاتەوە ئەمە نوێژی نەکردووە ئەمە ڕەسیدی نییە لای خوا ئەمە حسابێکی نییە لەبەرەوەی حساب بۆ خۆی کە کە تۆ ئەچیتە نوێژەوە پێغەمبەری خوا سەڵسەڵام فەرمێ کە ئینسان ئەچێتە نوێژەوە هەموو تاوانەکانی ئەدرێ بە شانیە هەموو تاوانەکانی ئەخێتە سەر شانی الله کە لەو نوێژە ئاوا ئەوەستی مامۆستا زۆرە خوێنێ زەی بۆچی شانی هیلاکە بێ دۆزێکا بڵا لە وەیش ئەخ هیلاکە بێ نوێژەکە شایە قساکە ئەزەین بۆچی هیلاکە بی ئەزەین بۆچی بەتاقەتە بی ئەزەین بۆچی تەحەمولی نوێژەکانی نوێژی درێژ ناکەین چکە شانمان پڕە لە تاوان پێغەمبەری خوا سەڵسەڵام فەرمێ تاوانەکان ئەخرێتە سەر شانی هیلاک بوو شانی تەحەمولی ناکە ماندوو بوو لدي خوايا ما وصل سجدة دي خوايا ما وصل شيء تركوا دي خوايا مآتب شيء دي خوايا بسم الله أقال إنه يجي ما وصاني حزك ما وصل قال الله أكبر الله أذان لم كاتي أسير ودا حتشي أم تاواناني أم شاني قرص كدوا بربيتها وكو يكي بلا ما وصل تو شاني زور بيسا بوسطة بابو بتكينم چەند خۆش ملی بۆ کەچەکەی شان دابەزێنی پابۆ هەموو ئەم چێوە تاوانانە بەسەر شانتەوە لە ڕکوعا بەرەبێتەوە یەتە خوارەوە هەڕاکە لەبەرەوە چەند بمێنیتەوە با تاوانەکە دابەزێ لێی گەڕێ بۆ چونکە تاوان لەدەست ئەکرێ بە چاو ئەکرێ ئەم شانە حەلەقەی وەستی بینی هەردووکیانە خۆی گەورە فەرمێ وەکل ئینسان ئەلزەمناه طائره في عنقه ئینسان باڵیمان بەستووە بە ملێوە سبحان الله باڵی ئینسان دەماری ئینسان کە چی دێ بۆ باڵی بۆری خوێنی ئینسان کە دێ بۆ باڵی بۆری خوێنهێنەری ئینسان ماسوولکەی ئینسان کڕکراگەی ئینسان ئێسکی ئینسان هەمووی بەسراوە بە ملێوە وەکل ئینسان ئەلزەمناه طائره لەبەرەوە هەموو ئەو تاوانانەی کە کردوێتی بەدەستەکان یەتە سەر شانی ئەلێ ڕاوەستێ لە کاتی ڕکوعا بەرەبێتەوە ئەی کە چۆ سجود تاوان هەڕاکە دابەزێ لەبەر پەلەمەکە با تاوان بێتە خوارەوە با تاوان دابەزێ با تاوان لە کۆڵە بێتەوە حەزناکی باریشانە سووک بێ حەزناکی لە قیامەتا کۆڵە بەشانەوە نەبێ دەی سوژدەکە و درێژکەرەوە ڕکوعەکە و درێژکەرەوە دایکە عایشەمان بۆمان ڕەجێڕێتەوە فەرمێ جارێکیان لەگەڵ پێغەمبەری خوا سەڵسەلەم نووسە بووم پێغەمبەری خوام نەبینی هەستام خەبەرم بۆ کەسی دەکەم پێغەمبەری خوا لە چێکەکەیانە ماوە ترسام وتم بەخوا چوو بە لایەکێ لە خێزانەکانی هەستام بە مزگەوت تا گەڕام کەسی دەکەم پێغەمبەری خواست ئەم نوێژەکە هەردوو قاچی ئاوا داناوە لە سجوودا ئەڵێ اللهم إني أعوذ برضاك من سخطك وأعوذ بمعافاتك من عقوبتك وأعوذ بك منك لا أحصي ثناء عليك أنت كما أثنيت على نفسك الأخوايا اللهم إني أعوذ برضاك من سخطك خواي قورا من بنا أقرم بلي خوش بونت لتوربونت يعني أقر تاواني كم كردوه ليم خوش بليم تورمبه اللهم إني أعوذ برضاك من سخطك أو بأخمريك إخوايك قد غفر الله ما تقدم من ذنبي وما تأخر خواي قورا هم تاوانا كان خوش بوا يسال إخوايا من بنا أقرم بتو لتوربونت لويك عزيتم بي پنا ئەگرم بە ڕەحمەتت لەوەی کە عەزابم بەسەرا بێنی پنا ئەگرم بە تۆ وەعوذ بیکە پنا ئەگرم بە تۆ لە چێ منک الله پنا ئەگرم بە تۆ لە تۆ یعنی کە تۆ پەنام نەیی زەرێکە بۆم بێ کەسی تر پەنام نایە لەبەرەوە پنا ئەگرم هەر بە خۆت لە خۆت مناڵێکە ئەتەوێت لێی بی تۆش گەوری ماڵەکەی و باوکی ماڵەکەی
دەستی بۆ درێژەکەی ڕاکا لە بەردەستت بەدێسە پشتەوە بۆی دەسە پێی نەگا چکە زانێ ئەگەر تۆ ویستی لێی بی پەنای تری نییە غەیری خۆت نەبێ لەبەر وێتە پشتۆ باوشەکا بەملتا ولله المثل الأعلى لەبەرەوە پەنا ئەگری بەچێ پەنا ئەگرێ بەخوا لەخوا لە کاتی سوزدەیە پێغەمبەری خوا ماڵێ چکە پێغەمبەری خواسەم تێ ئەگا دنیا چییە ئەفەرمێ ئەتەتی السەماء وحق لها أن تئط دنیا جیڕەیە لەژێر باڵی مەلایکەیە کە بۆ خوای گەورە سوزدە ئەبەن و عیبادەتەکەن فەرمێ یا لەیتەنی كنت شەجەرەة تؤضت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ خۆزگەدارێک بوومایە الله پێغەمبەری خوا فەرمێ خۆزگەدارێک بوومایە بەڵێ پێغەمبەری خوا فەرمێ خۆزگەدارێک بوومایە باشە بۆ پێغەمبەری خوا حەزی کرد دارێک بوایە چونکە والنەجم والشەجەر یەسجودان داری سوزدە ئەبا وەکو چۆن ئەستێرەکان سوزدە ئەبن وەرە پێغەمبەری خوا لە سوزدەی خوای گەورە ناکەوێ ئەقرب ما يكون العبد من ربه وهو ساجد نزیکترین لەحزەیەک کە ئینسان نزیکە لە خوای گەورەوە لە سوزدایە ئەبێ ئاگای لە نوێژەکەی بێ بزانێ ئەڵێ چی الحمد لله رب العالمين سبحان ربي العظيم كنيوجك على سبحان ربي الأشهد ركوع على سبحان ربي العظيم سبحان خواتو بعيبي خواتو بلكي خواتو بهاولي خواتو نزيه له مشركه سبحان ربي العظيم عظيم خواتو عظيمي أمسري من بوكسي تردانانوي بوكسي ترنالنجي تو عظيمي كلا شيرك هي لجير عشا همو بيانيك أخوة بيت الله سبحانك ما أعظمك سبحانك ما أعظمك خواه تو چون عظيمي تو چون قوريد تو چون بهاوتايد آخر تو عيبك علي الله أكبر الله أكبر يعني چي يعني خواه تو لهمش يا قورتني نابك چويتا نيوشو آغان دشتيكي تربيه نابێت کە چوویتە ڕوکوع ئاگال لە یاری بێ ئاگال لە موسەسەلات بێ ئاگای لە هاشوهوشی دنیا بێ ئاگال لە پارەکانێ بێ کابرا لە ناو تەحیاتە وەسڵی پارەکەی دەرێنێ ئەی خوێنێتەوەی خاتەوە گیرفانی ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون جەرەسی بۆ دێ سەیەک تەلەفۆنەکە کاجارە بزانێ چێیە ئەنجا دایە خاتەوە چێ خاتەوە گیرفانی چۆن ئەبێ ئاگامان ئاوا لە خوا بێ أي كتولي الله يعني خواه تو لها مشتي قورتري لها مشتي عظيمتري هشتي كيترنية وكوتو تو لياليك قورتري لمسلسلك قورتري لدنيا قورتري لخمكاني من قورتري لامتحانك من قورتري لجملك من قورتري لشيطانك من قورتري لخمكي من يعني خواه تو لها أمانة قورتري تازم حسابه تشيتر بكم علي هجرت الخلق اضطرا في هواك هجرت الخلق اضطرا في هواك وأيتمت العيال لكي أراك ولو قطعتني في الحب إربا لما حن الفؤاد إلى سواك فتجاوز عن ضعيف قد أتاك وجاء راجيا يرجو نداك وإن كان يا مهيمن قد عصاك فلن تسجد لمعبود سواك وإن كان يا مهيمن قد عصاك فلن تسجد لمعبود سواك إلهي عبدك العاصي أتاك مقرا بالذنوب وقد دعاك فإن تغفر فأنت لذاك أهل وإن تضرت فمن يرحم سواك ئەوە ئەچیتە بەردەستی خوای گەورە لە کاتی نوێژە ئەڵێ خوایە هاتمە بەر قاپێکت ئەگەر دەرم کەی پنا بۆ شوێتر بەرم بچمە بە دەرگی چێ تۆ ئەکبەری کە نوێژەکەیت ئەڵێ الله ئەکبەر بە ناوی خوا الله دەست پێیەکەی ئەی کە سەلامەیتەوە السلام عليكم ورحمة الله السلام عليكم ورحمة الله بە ناوی شێ سەلامەیتەوە لسان الله يعني هول الله وأخيري الله أي قالوت وبركاته ها أكل أخيرا هربو الله أقريته ومغفرته هربو الله أقريته
کەواتە بە ئەڵڵا دەست پێەکەی بە ئەڵڵاش کۆتایی پێێنی هەموو نوێژەکانیش هەموو ڕکعەتێکیش ئەڵێی ئەڵڵاهو ئەکبەر 6 جار ئەڵێی ئەڵڵاهو ئەکبەر دیسانەوە بەرزەبی تۆڵی ئەڵڵاهو ئەکبەر هەموو بانگێکی 6 جار ئەڵێی ئەڵڵاهو ئەکبەر ئەڵڵاهو ئەکبەر 6 جار بە ئەڵڵا دەست پێەکەی لا إله إلا الله بە ئەڵڵاش کۆتایی دێ واتە هەوڵی نوێژ هەتا ئەخیری نوێژ بەس ئەبێ ئاگاد لە خوا بێ بەس ئەبێ ئاگاد لە ئەڵڵا بێ بزانیت لەگەڵ خوایە دانیشتووی لەگەڵ خوایە قسە ئەەکەی لەگەڵ خوای گەورەیە گفتوگۆ ئەوکەی قبوڵ نییە لەمە بترازەی قبوڵ نییە سەهووکەی قبوڵ نییە غەڵەتکەی وەیل بۆ چێیە وەیل بۆ چێیە دەی وەیل مامۆستا یعنی ئەو شوێنە ناخۆشە لە ئاگرا بۆ نوێژکەرە بارك الله فيك الذين هم عن صلاتهم ساهون الله يعني إما هاتوين ما مصال نوجع فويل للمصلين يمش أقام نوجع كمان الذين هم عن صلاتهم ساهون يمش أقام لينيا ما مصال ويل بأونوش خناني خلقي سجادة كنا نوش فينا كان كلبشتو نوجع كان الذين هم عن صلاتهم ساهون كأجان لنوجكان يعني ياخذ لكاتي خويا نايكن ياخذ إهماليكن كابرا ميشي ميواني نية دع المساجد للعباد تقطنها دع المساجد للعباد تقطنها وطف بنا حول خمار ليسقينا فما قال الله ويل لأولي سكروا ولكن قال ويل للمصلين بالله ويل بۆ چێ ويل بۆ نوێژخوێنەکان ثم ويل بۆ نوێژخوێنەکان ئەوەی کە ئاگای لە نوێژەکەی نییە ئەوەی حساب بۆ نوێژەکەی ناکا السلام عليكم السلام ورحمة الله وبركاته خير بنا خواشم برام سلام بخير طاو كاتب تارك زوري ما بدي باش ان شاء الله مشروع خدمتين دا ان شاء الله خدمتين دا تفضل دا ان شاء الله توزيك تارك طاوكين اور ان شاء الله ايش كهبو هر کسی ام حوار ابي استيله بخوا ما مصا خوا بهم نگريه ايه صالك الشيخ چەند قورسە لەگەڵ کەسێکا لێرە قسە بکەم و کەسیشی لێ نەبێ چەند قورسرە لەگەڵ یەکێکا قسە بکەم و ئاگام لێ نەبێ یەک دەرەجەیە هەردووکیان بێ ئاگایی و غەفڵەتە ئێمە بە کەسێک کە لە خۆیەوە قساکا و بە ڕێگەی ئاڕۆ لە خۆیەوە قساکا و هەڵەشاکا و گوێنەیە و هەر لە خۆیەوە دەسەوە شوێنێ ئەڵێن وەڵی کابرا تێک چووە ئەو لەگەڵ جنۆکەیە قساکە ئەی کە قسە بکەی لەگەڵ بەرامبەرێکتا ئاگات دێنە بێ بەماڵی چی ناوێکم بۆ بنێ لە کاتێکا تۆ خۆت ئەڵێی سەمیع الله لمن حەمیدە خۆی گەورە ئاگایی لە کەسێکە کە سوپاسێکە سوپاس گوزارێکە یعنی خۆی گەورە ئاگای لە قسەکانتە کە ئەیکەی بەڵام تۆ ئاگات لە خوات نییە کە چی پێ ئەڵێی ئەمە بەڵاکەیە ئەمە مصیبەتەکەیە خۆشەویستەکەم نازانی بۆ سەرخیتە سەر ئەرز نازانی بۆ چکە بەداخەوە نوێژ بۆ بە شتێکی تەقلید هەر لە مناڵی وەڕا هاتووین الله ئەکبەر سەلام عەلەیکم هەر لە مناڵی وا فێر بووین نوێژ ئەمە نییە ئەگەر نوێژ وا حاڵی بووین ئەمە نوێژ نییە ئەگەر نوێژ حسابە بۆ نەکرد دەرەجە و بۆ دانەنا لە کیس دەچێ بەیانی نازانی چی و کردووە نازانی چی دووتووە بۆیە خۆشەویستەکەم ئەبێ بزانی کە لە نوێژ تەواو بووی لە ئیمتحان هاتیتە دەرەوە کوڕم چەند کەس ئیمساڵ ئیمتحانی تەواو بووە چەند کەس ئیمتحانی ماوە تەڵەبەی کولیە چەند کەس ئیمتحانی ماوە ئێستا دەی دەست خۆش باشە تەڵەبەکە لە ئیمتحانێک دەرەوە چیەکە پرسیارە 5 هێنم لەدا ئەمەش 7 هێنم ئەمەش 9 هێنم دەرەچم الحەمدولله
یان لێنەوە تێنم خەت شوینەتە دەرەوە لە نوێژەکانمان لە بە دەرگاکە حسێ بکەین چۆن بوو نوێژەکەم تەکبیرەکەم باش بووە الحەمدولله ئیکە دەستنوێژەکەم باش بووە ئەی فاتحاکە ئاگام لێ بوو کە خوێنم باش بوو الحەمدولله ئەی ئاگام لە نوێژەکەی دوای ئەوە بووە ئەی کە ئاگام لە ڕکوع و سوجودەکەم بوو بەڵێ ئەی کەوتم التحیات لله سەلام لەخوا ئاگام لە خۆم بوو یاروە سەلامێکی یاکەزایی بوو کردم بەرامبەر خوا وەستاوی ئاوە بەڵێ التحیات لله سڵاو لەخوا ئەزانی ئەگە بەرامبەر مدیر عامی ئاوادانیشیت ئەزانی سەرۆکی کۆریا بۆچی قایدی جێشی کوشت ئەزانن کە قسەی بۆ کرد خەوی لێکەوت بوو بەچی کوشتی بە ساڕوقی کوشتی بەس ئەم قسەی بۆ کرد ئەو خەوی لێکەوتووە خوا ئینسانێکی زەلیلی زەعیف کە بەیانی وەکو باوکی ئەکەوێتە گۆڕەوە یعنی چی تو ئاگال قسەی منی من قسەی بۆ ئەکەم ئەی تو ئەخوای بەرامبەر خوا وەستاوی ئەڵێ تەحیات لله گەلێنی ئەزان خۆشەویستەکەم قورسە بەس بیری لێ بکەنەوە بەس بێنە خەیاڵی خۆت یەکێ تەلەفۆنە بۆکە مەشغوڵی بەسەر چاو بەسەر چاو باش ئینشاءالله بەسەر چاو ئەڵێ ئەگەر دەمە مەشغوڵی دوای تەلەفۆنە بۆکەمەوە ئەگەر ئێستا کاتی نییە دوای تی ئەگاتەوە مەشغوڵی کاتی تەلەفۆنت نییە بە شتێکی ترە و مشکل لە شوێنێکی ترە ئەی لەگەڵ خوای مشکلت چێ بۆ چۆ خوای گەورە بە عەبدەکەی فەرمێ یا ابن ئادەم ئەئیلا خەیڕ منی ئاور بۆ چۆیتەوە لە من خێرتر ئەچی بۆ لای ئاور بۆچی ئەدەیتەوە سەیری چی ئەکەی لە من ئەڵڵاه ئەکبەرتر هەیە لە من گەورەتر هەیە لە من نزیکتر هەیە کە تۆ سەلامی لێ بکەی نەخێر خۆشەویستەکانم بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ کە سوجدەتان برد خوای گەورە حرامی کردووە لەسەر ئاگر شوێنیش سوجدەی موسڵمان بسووتێنێ ئەو نەناسووتێ ئەژنەکان ناسووتێن واتە کە ئەچیتە ئاگرەوە فێنکاییت بەم چەند شوێنە بۆیە خوای گەورە هەموو مسڵمانێ لە ئاگر پارێزی ئینشەڵڵا ماهلی ئاگر نین ئینشەڵڵا مادەم ئەهلی عیبادەتین مسڵمانە قسەیەکی خۆشەکە فەرمێ خوایە تۆ بۆیە فرعون خستە ئاگرەوە چونکە فرعونەی وت ئەنا ڕەبوکم الئەعلا من خوای گەورەی ئێوەم بەڵام من هەموو ڕۆژێ چەند جارە لێم سوبحانە ڕەبی الئەعلا من هەموو ڕۆژێک لێم سوبحانە ڕەبی الئەعلا ئەوتی من خوای گەورەی ئێوەم ئەو تاغوتانەی سێری کە سوبحان الله جایمە تاغوت بە چیا بناسنەوە خۆشەویستەکەم قەت نوێژێکی تیا نابینیت چی تاغوتەکانی سەرووی جیهانکە قەت نابینی بێتە مزگەوت قەت نابینی کوڕنۆشێ بەرێ قەت نابینی لەسەر بەرماڵی وەستا بێ قەت نابینی سەری لەسەر گڵەکە دانابێ قەت نایبینی گەورەترین پلەی ئینسانەوەیە کە سمتی بەرزکاتەوە سەری دانێ لەسەر ئەرزا لەسەر ئەو ئەرزا سەری بێنێتەوە بەلای قاچی بۆی بڵێ خوایە ئەمە گەورەترین پلەی زەلیلی منە بۆ تۆ بەڵام تاغوت قەت ئەمەی پێ ناکرێ دایما ئاوازی خەڵکەکە بۆ دایما تاغوتەکان بۆیە بناسن سوزدەیەکی نییە بۆ خوا عمەری کوڕی خەتاب کە کابرای مەجووسی لێیدا جوان دقت بن کابرای مەجووسی تەعنی کرد بە ژەهرێک بە خەنجەرێک کە سەلامی کە لەهۆش خۆی هاتەوە فەرمی چی یەکەم قسە کردی فەرمی چی فەرمی ئەصەل الناس مسلمانان نوێژیان کرد مسلمانان نوێژی بەیانیان کرد فەرمی بەڵێ دوایی فەرمی چێ لێیدام فەرمی کابرایەکی مەجووسی سوزدەیەکی برد بۆ فەرمووی یەک سوجدەی نییە شفاعەتی بۆ بکا لای خوا یعنی ناتوانێت بەرامبەرم بۆسێ لە قیامەتە دوایی بۆ خوێنەوە کە خوێن نەجیسە عمەری کوڕی خەتاب دەست نوێژی گرت و نوێژی بەیانی تەواو کرد لێو بۆ ئەمە عەزەمەتی نوێژەکەیە ئەمەیە کە تاغوتەکان پێیان ناکرێ ئەمەیە کە تاغوتەکان بەلایەنەوە قورسە خۆشەویستەکانم بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە فەرمێ ئەو نەی ئینسانی موسڵمان لەبەرەوەی کە شوێنی سوجدەیە ئەو نەی ئەمێنێتەوە نابێت
ئاگر بیسووتێنێ. بەڵێ بەڕێزەکانم، خۆزگایەک ئەمانتوانی ئەم نوێژە وەکو خۆی بکەین، حەقی خۆی پێبین. نوێژ چەند قابیلی ئەوەیە کە لە دنیاە بیکەین، لە قیامەتیشدا ئاوا ڕەنگی بایەتەوە لە ژیانمانە. مانتوانیان نوێژکەین بەسەر مەشقێ لە ژیانی خۆمانە. ئەو 5 فەرزی بەسەرمانەدانراوە وای لێ بکەین بەقەدەر 50 فەرز چاک و گەورە و بەپێز وایە بۆ ئێمە، چونکە ئێستێمە لە 100 ئیمتیحانی ناگاتەن لێبێ، ئیمتیحانی مانگانەمان نییە، ئیمتیحانەکەمان لە 100. 5 نوێژ، هەر نوێژێ بەرامبەر دە نوێژە. لەبەرەوە بێت زۆر وریای بین، زۆر ئاگامان لێ بێ. نوێژمان کرد لێرە، لە دەرەوەش هەر نوێژەکەین، لە دوکانەکانیشمانە نوێژەکەین، لە دایرەکانیشمانە نوێژەکەین، لە مەکتەب و زانکۆکانیشمانە هەر نوێژەکەین. نوێژ ناپچڕێ، قەتع نابێ. بۆیە سونەتە بەدەست نوێژەوە بیکە ئەچیتە دەرێ، دوای هاتیتەوە دەست نوێژت هەبێ، نابێ نوێژەکانت بپچڕێ. بۆیە خوای گەورە فەرمێ ئەقیمی الصەلاة، بۆی تۆ لەگەڵ خەڵکێکی نوێژ نەکەرا فەرقە هەبێ. لە ئەخیرا مامۆستا فەرمێ تێدەگا هەر کەس بکە فەهمی ڕموزی معنەوی، تێدەگا هەر کەس بکە فەهمی ڕموزی معنەوی، هیجر و وەصڵە نار و جەنەی ئایەتی لا يستوي. الله لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة، أصحاب الجنة هم الفائزون. بەڵام بۆ کەسی عاقڵ کە پشتی پەردەکان بخوێنێتەوە، تێدەگا هەر کەس بکە فەهمی ڕموزی معنەوی، هیجر و وەصڵە نار و جەنەی ئایەتی لا يستوي. چێوی غەم وادەی جەفا تەیکردنە ئەشراتی عشق، باکی هەوراز و نشێوت کەی دەبێ گەڕ ڕەهرەوی. ئەی لەسەر تەختی غینا ئەمڕۆ سبەینێ تێدەگەی، ئەو گەدایی کەوا موحتاجی شێوی یەک شەوی، کە چوویتە قەبرەوە با مەلیکی دنیا بیت. ئەی لەسەر تەختی غینا ئەمڕۆ سبەینێ تێدەگەی، ئەو گەدایی کەوا موحتاجی شێوی یەک شەوی. جا فەرمێ ناوی هاڕون ئیسمی قارون، ئیبتیدائی ما ئەکەن، سەرفرازە سەرکس ئاخر، سەرنگونە سەرقەوی. ئەوی ئەم شعرە بزانە هەدەیەکی ئێمێ بەزەم بریتە. ناوی هاڕون ئیسمی قارون، ئیبتیدائی ما ئەکەن، سەرفرازە سەرکس ئاخر، سەرنگونە سەرقەوی. بەڵێ جان خوازاوت بۆی چی بەڵام ناوی هاڕون بەچی دەست پێکا؟ بە ها کەلیمەیەکی سووکە بەرز بێتەوە بۆ ئاسمان. ناوی هاڕون حروفی استیعلایە بەرز بێتەوە. ئیسمی قارون حروفی قەلقەلەیە، قورسە دابەزی بۆ خوارەوە. هاڕون ناوەکەی بەرزە و بەرزە بێتەوە. قارون سەری قورسە، ناوێکی قورسە. بەڵام مامۆستا مەحوێ فەرمێ ئەم سەری قارون کە بە قاف دەست پێکا سەری برد بە گۆڕێ، سەری کرد بە قەبرا، سەری کرد بە زەویە، خوای گەورە بردێ ناخی زەویەوە. ناوی هاڕون ئیسمی قارون، ئیبتیدائی ما ئەکەن، سەرفرازە سەرکس ئاخر. ئەوی سەری کز بێ، سەری سووک بێ، زوو سوز دەبرێت و بچێتە ئەرز و بەرز بێتەوە بۆ خوا، شەرم نەکا، تەواضع بنوێنێ. ئەمی بەرزترین پلە بێ لای، چکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەقرب ما يكون العبد من ربه وهو ساجد. ئەم سەرەکە سووک بوو، زوو سوزدەی بوو و بەرز بووە، سەرفرازە. بەڵام سەری قارون چونکە قورس بوو، دانا بەزیە سەر زەوی، چۆن سوز دەبەرم بۆ خوا، چۆن خەڵک بمبینێ عیب و شوورەی سەرخەمە سەر زەوی، چۆن خەڵک لەگەم مناڵە بتکا بمبینێ لە ڕیزی و نوێژا وەستاوم، چۆن خەڵک بمبینێ لەسەر بەرماڵم. ناوی هاڕون ئیسمی قارون، ئیبتیدا سەرەتاکەیان، ئیما ئەکەن، سەرفرازە سەرکس ئاخر، سەرنگونە سەرقەوی. خۆشەویستەکانم، لەم دوای مەفروزە بە چاوێک دەسەی نوێژەکانمان بکەین، بە چاوێک دەسەی ڕکوعەکانمان بکەین، بە چاوێک دەسەی سوجودەکانمان بکەین، بزانین بۆ وەستاوین، چۆن وەستاوین، لە حزوری چێیا وەستاوین، چێش مراقیبە بەسەرمانەوە، چێش دەرەجەکانمان بۆ ئەنووسێ،
تخوا هیلاکە بین ماندووە بین یین و ئەچین شۆن و خونیەکەین عەزیەتە کێشین تخوا با نوێژەکانمان بەو شێوەیە بێ کە خوای گەورە داوامان لێەکە بەس ئەوە لەبەرەوە قەرارە دین لەم شەوە لەیلەتوڵ قەدرە شەوانی قەدر دەست پێەکە قیام لەیل دەست پێەکە نوێژە تەراویحەکان بەردەوامە لەم دوانێ شوێنەکەین وەکو پێشوو چەند کەس قەرارەدا نوێژەکانی لەم دوا بگۆڕێ چەند کەس قەرارەدا انشاءالله باشە الحەمدولله چەند کەس هەستەکان نوێژەکانی پێشتری وەکو پێویست نەبووە ئاگامان لە نوێژەکانمان نەبووە وەکو پێویست کەواتە کە دەستمان خستە سەر نەخۆشیەکە چارەسەرەکە ئاسانە بێ لەمە دوا بە پێی توانە ئاگامان لە نوێژەکانمان ئەبێ چی ئەکەین و چی ئەڵێین و بە چ ڕەسیدێکەوە لە نوێژەکانمان دەرەچین خوشحاڵم لە خزمەتانە أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين